نەبوونەیەکی هاوسەرگیریە و نە ئاهەنگی ڕۆژانی جەژن، بەڵکو بۆنەیەکی کۆمەڵایەتی خەڵکی گوندێکی گەرمیانە، وەکو دەستپێک بۆ ئاوەدانکردنەوەی گوندەکەیان ڕێکیان خستووە. ئەوان 45 ساڵە گوندەکەیان چۆڵ کردووە بەهۆی گرفتی بێئاویەوە، بەڵام ئاو گەیەنرایە گوندەکەیان و بڕیاری بە کۆمەڵیان بۆ ئاوەدانکردنەوەیدا. وەڵڵاهی ئەمە ئاوەدانکردنەوەی گوندی باشەیە و ئیشەڵا لەسەر خێرخوای گەورە ڕەحمکەوە هەموو مسلمانێک و مەجبورین بێینەوە چی بکەین. ئەی مەجبورین حەیە معیشەتی ناڕوا لە شارە مەجبورە بێتەوە بۆ لادی. ئێمە خۆمان لە لاینی مەعیشەت و ئێمە خۆمان ئوموری ژیانمان زۆر ناخۆشە. مەعیشەتمان نییە. ئێزە پیاوەکەمیش خۆی دڵی بە لادێگە خۆشە بەس چییە؟ ئاو نییە ژیانی تیا نەگە گوزریە. هە فەلاحەتیش ئاهادین بە مەکینە و دەڕاستەمان کرد و کۆمان نەگردۆمان بردوتەوە. ئیستا وڵا دڵمان پێی خۆش ئەگەر ئەرکەوازەکە ئەنجامی و کارەباگە ئەنجامی بێ ئێمە دڵمان پێی خۆشە بێن خانەی تیاکەین و در بۆ خۆمان تیا بژی. ئاهەنگی خەڵکی گوندی باشە بۆ ئاوەدانکردنەوەی گوندەکەیان لە کاتێکدایە بەهۆی خراپی دۆخی دارایی هەرێم خەریکە کۆچی پێچەوانە لە شارەوە بۆ گوند دەست پێ دەکاتەوە، بەتایبەت هەلی کاری وەکو جوتیاری و ئاژەڵداری لە گوند زیاترە بەراورد بە شارەکان. ئێستا لە شارە ژیان زۆر قورس بووە، ژیان نەما. ئێستا زۆربەی ماڵەکانمان ئەمانەوێت بگەڕێنەوە بۆ ئەم گوندە، بەڵام بەبێ خزمەتگوزاری نەمانەتوانی. ئێستا سەبەر وردە ئەمانەیە گوندەکەمان ئاوەدان بکەینەوە بگەڕێنەوە بۆ گوندەکەمان. وەڵای شەڵا گەرەکمان ئاوەدانی کردێکەمان و ئاوغەممان بۆ چاو کرێت و کە بکوردی ئاو ڕێغاوبان و ئەم شتانمان هەیە بۆمان چارەسەر بکە ئیشەڵا. گوندی باشەی سەربەقەزای کفری لە ساڵی 1970 لەلایەن بەعسەوە ڕوخێنراوە و دوای ساڵی 1991 چەند جارێک هەوڵی ئاوەدانکردنەوەی دراوە، بەڵام بەهۆی گرفتی بێئاویەوە گوندەکە چۆڵ کراوەتەوە. لە ئێستادا ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی ئاوی گەیاندووەتە گوندەکە و خەڵکەکەشی بڕیاری گەڕانەوەیان داوە و لە ئێستاوە هەندێکیان بناغەی خانوەکانیان داناوە. ئەم لادەیە پێشتر بەوەی قەیرانی ئاو و کێشەی کەم ئاویەوە ساڵانێکی زۆرە کە لادەکەن بەجێهێشتەوە هیچ ماڵێکیان ناژێ، بەڵام ئێمە لە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە چوارچەوەی پرۆژەی ژیانەوەی گوندەکان کە کێشەی کەم ئاوی ئەو گوندانە چارەسەرەکەین لە گەرمیانەکە بەهۆی کەم ئاویەوە لادەکەیان چۆڵ کردەوە بۆیە ئەم گوندەش ئەمڕۆ کێشەی ئاومانبیان چارەسەر کردو لە ئەمڕۆ لادەکە ئاوادانە بێتەوە. خەڵکی گوندی باشە کە ئاوەدانکردنەوەی گوندەکەیان بە بڕیارێکی بە کۆمەڵداوە دەڵێن دەیانەوێت لەمە دوا دوور لە ژاوەژاو و قەرەباڵغی شارەکان ژیان بەسەربەرن و لە ڕووی ئابووریشەوە پشت بە خۆیان ببەستن. دڵشادەنوارە، دەنگی ئەمریکا، گەرمیان.